ڕێکخراوی یەکێتی فەرمانبەرانی کوردستان تیروپشك بۆ سوودمەندانی پرۆژەی نیشتەجێبوونی فەرمانبەرانی سنووری قەزای کەلار ئەنجامەدات. ڕێژەی گەڕانەوەی فۆرمی فەرمانبەران ئەوانەی کە سوودمەند نەبوونە لە حکومەت نزیکەی 5,000 ئێمە تیروپشك بۆ 2,000 یەکەین وەکە بینی لە پشتەوە دیارە ناوی بەشدار بڵێن سوودمەند بووان لە سندوقێکە و ناوی بلۆکەکانیش لە سندوقێکە. ئێمە بلۆکێک ڕائەکێشین، بلۆکەکان بلۆکمان هەیە 12 یەکەیە، هەیمانە 30 یەکەیە، هەیمانە 16ەیە. ئەم پرۆژەیە 2881 یەکە لە خۆگرێت لەسەر ڕووبەری 541 دۆنم زەوی دروست دەکرێت و پارەی توێچی پرۆژەکەش 181 میلیۆن دۆلارە و بڕیارە لە ماوەی 4 ساڵ تا 6 ساڵ کۆتایی بەکارەکانی پرۆژەکە بهێنرێت. قەبارەی بودجەی کار لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە گەرمیان گەیشتووە بە 600 میلیۆن دۆلار و بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوونی زیاتریش لەلایەن کۆمپانیەکانەوە زیاتر لە 40 داواکاری پێشکەش بە وەبەرهێنانی گەرمیان کراوە، بەڵام نەبوونی ڕووبەری زەوی پێویست بووەتە گرفت لە بەردەم ئیدارەی ناوچەکە. سنووری بەڕێوەبەرایەتیمان وەکو بەڕێوەبەرایەتی وەبەرهێنانی گەرمیان لە ئێستادا 10 پرۆژەی نیشتەجێبوونمان هەیە کە خۆی دەبینێتەوە لە 9,000 یەکە نیشتەجێبوون. گوژمەی ئەم پرۆژانە بە تێکرای 600 میلیۆن دۆلارە و توانیمانە لە زمنی ئەم کارانە 3500 دەستی کار دروست بکەین و کە ئێستا کاریان تێداکرێن. قەیرانی نیشتەجێبوون لە گەرمیانە لە کۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ نەبوونی زەوی لەبەرەوە زەوی بەردەڵانی نەماوە لە سنووری شارەوانیە و هەروەها لە سنووری کشت و کاڵی شابەڵک و زەوی کشت و کاڵیمانەیە و ڕێکاری کوژانەوەی زەوی کشت و کاڵی پێویستی بە ئەنجومەنی وەزیرانە و لەبەر ئەمانە چەند پرۆژەیەکمان زیاتر لە 40 پرۆژەمان بۆ هاتووەکو داواکاری بۆ یەکە نیشتەجێبوون دروست بکە. بنیادنانی پرۆژەکانی نیشتەجێبوون لە سنوورەکە بۆ چارەسەری کێشەی نیشتەجێبوونە و خواستی زۆریش لەسەر کڕینی خانوویە و پرۆژانەوەی کردووە کۆمپانیەکانی کەرتی تایبەت زۆرترین داواکاری پێشکەش بکەن بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.